اینجا هەموو کات هەوڵمان ناوە بە تام و چێژی دەستیاوی دایک بێ. جیاوازی خواردنەکانی ئێمە ئاوایە، وەڵا خواردنەکانمان زۆر و جۆراوجۆرن بە کفتەی سابونکەرانی زەرد و سووک، بریانی و فاسۆلیا، برنجی خڕ و قەلیا، قەرەخەرمان و بریشک و بە هەنار و قەیسی، هەروەها یاپراخی گەڵامێ و دەنکە مرواری لەگەڵ فڵق و شفتە و کوبەمان هەیە. هەمیشە بۆ جۆرەین، هەرواشە مێنینەوە ئینشەڵڵا، چکە لەبەرەوەی ئەم خواردنە کوردەبەریانە دایمە لە هەموو ماڵێکی کوردایە. اینجا هەموو کات هەوڵمان ناوە بە تام و چێژی دەستیاوی دایک بێ. جیاوازی خواردنەکانی ئێمە ئاوایە کە تام و چێژی دەستیاوی دایکی هەیە. ئەو کەسێک کە ئەو خواردنە ئەخوا وا هەستا خواردنی کەسی نزیکێکی ماڵەوە ئەخوا، نەک خواردنگەی دەرەوە بێت. وەڵا دەستیاوە بە دڵنیاییەوە دەستیاوە. کفتەی سابونکەران زۆر زۆر خواستی لەسەرە لەگەڵ دەنکە مرواری، یاپراخی گەڵامەیەکەمانە کە بە دەنکە مرواری ناسراوە. ئەمە لەبەر ئەوەی ئێمەی خاتوون کە ناسک و نازداریەکی یاومانە بە خواردنەکانمان، تایبەتمەندی خواردنەکانمان، لەبەر ئەوە ئێمە گرنگێکی زۆر زۆر بە خواردنەکان هەیە. کفتەی سابونکەران زەرد و سووری هەیە. اینجا زەردەکەمان بە کەرەووزە، سوورەکەمان بە سڵقە. ئەوەی کاتی پێویست ئەبێت کە تۆ گرنگی بەو خواردنە ئەی لە کاتی دروستکردنە. یەکەم کوالەتی خواردنەکە کە بە پاک و تەمیزی و تەندروستی بێت. دووەمینیان ئەو دەستیاوی کە خۆت ئەتەوێت لەو کاتەیە دەرچێت لە خواردنەکەیە. ئەو پەڕینی سەعاتێک ئەو ناچکە کە هەموو خواردن دروستکردنێک ڕاهاتنە، دەست ڕاهاتنە. ئەوەی ناو مەطبەخی ئێمە بڕوان بکە کە ئێمە درستی ئەەکەین وا ئەزانین بۆ خۆمانی دروست دەکەینەوە. ئەو نەگرنگی پێ ئەی شتی وامان لێ نەهاتەوە، چکە ئێستاش لەبەر ئەوەی خواردنەکان گرنگی پێ ئەدرێ و بە دەستیاوی تام و چێژی خۆی دروست دەکرێتەوە. هەمومان هاوڕێین، بەڵام هەمووی بوون بە کەسوکاری یەکتر، هەمومان بوون بە پشت و پەنای یەکتر بۆ بەرەو پێشچوونی کارەکەمان، بۆ خزمەتکردنی خەڵک زیاتر، بۆ خواردنەکانی کە تام و چێژی خۆی هەبێت زۆر زۆر هاوکاری یەکتر ئەەکەین لە ناو مەطبەخە. من تقریبەن وا ساڵێک ئەبێ لە ڤینۆس فود کارەکەم، بەڵام هاوڕێم هەیە کە 3 ساڵە لەوەیە، هاوڕێم هەیە ساڵێک و 8 مانە 9 مانە ئاوایە بەپێی کاتەکانمان. وەڵاهی ئەکید دەورە بینێ، زۆر زۆر دەورە بینێ.